ئێمە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی سەردانی و شوێنەمان کرد و فعلا شوێنەکەش ماڵێکی خاکە خاوەنی ئەم دوکانەیە لە گەڕێکێکی شاری سلێمانی هەستاوە بە ئامادەکردنی بڕێکی زۆر لە قیمە کە ئەم قیمەش لە گۆشتی هندی قەدەغەکرا و ڕێگە پێنەدرا و بەرهەم هاتووە و هەروە کارتۆنێک لە گۆشتی هندی و 32 کارتۆن جگەری مریشکی ئێرانی کامیش بە هەر هەموو ئەم مادانە کە پێم وتی بە بڕیاری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو ڕێگە پێنەدراوە یعنی هەم گۆشتە هندیەکە چەند ساڵانێکی زۆر زۆرە کە ئەم گۆشتە لە پشکنی نادەر نەچووە ڕێگە پێنەدراوە بۆی کە بەکاربێت بۆ خواردنی مرۆڤ لەگەڵ ئەوەش ئەم هاوڵاتیە بڕێکی زۆر لە ساس و ئەمبەی هەبوو لە حوشەی ماڵەکەیدا لە شێوەیەکی ناتەندروست دوو لە ڕێنمایە تەندروستیەکان کۆگای کردو ئەویش بوو بۆ هۆی خراببوونی ئەو بڕە خۆراکێکە لە پشتەوەوانەتان کۆ ئەوە ئەوە هەم شوێنەکەی شیاوە هەم تاریخەکەی تاوا ئەوەی کە کۆتان بەڵێ ئەوە لە ماڵەوە بووە ئەمە بڕێکی تری هەبوو لێرە ئەویان بە مەبەستی پشکنین ئەیبین